بەندە ڕامیاری ئەحمەدی حافزی کولی قورئان دانیشتووی شاری مەریوانم. شکر بۆ خۆی پەروەردگار لە ماوەی 3 ساڵە توانی ببم بە حافزی کولی کەلامی خۆی پەروەردگار. شکر بۆ خۆی پەروەردگار ئوستادی عەزیز مەڵان سەفوات زۆر بە دڵسۆزی و بە دڵگەرمیەوە لەگەڵماندا بوو بە کۆمەکی کردین. شکر بۆ خۆی تەعالا بۆ مای ئەوە کە حافزانێکی قورئان لەم شەو بە حیفزەیە بن. مەراسم و کۆڕی ڕێزمان لە 7 نەفەر حافزی کولی قورئان لە شعبەی حیفزی قورئانی شێخ عەبدولباسیط رحمه الله، شعبەی مەدرسە و دارالعلومی ئیمامی نەوەوی بۆکان رحمه الله. الحەمدولله پێشوازێکی گەرم و گوڕ لەلایەن مامۆستایان و خەڵک و خێرخوازان و گەنج و جەخێڵ و جەوانەکانەوە بووە لە 3 پارێزگای کرماشان و کوردستان و ئازەربایجانی غەربی بەشداریەکی گەرم و گوڕی مامۆستایان دەبینین.